ئێمە وەکو کوردێک لە هەر کوێیەکی دنیا بین هەز بە بەرپرسیارەتیەکەین بە تایبەتی لەم دوایانە کە دوو ڕۆژنامە نووس بوونەتە قوربانی هەر لە ناو خاکی کوردستانە ئێمە لێرەین بۆی بڵین تاکەی درۆنی تورکی ئافرەتی کورد بپێکێ مناڵی کورد بپێکێ هەر هاوڵاتێکی کورد بپێکی ئێمە لێرەین بڵین بابەز بێت ئێمە لێرەین بەراورد دەکەین بە وڵاتەکەی خۆمان زۆر ناخ بریندارین ئامانجی ئەمە لەم خۆپیشاندانە بۆ شەرمەزاریکردنی هەردوو دەسەڵاتی کوردی یەکێتی و پارتیە کە هەمیشە بۆ مانەوەی خۆیان لەم هەرێمەدا پەنایان بردوێتە بەر ئەوە کە منلانەیەکی سیاسی دروست بێت و کە یەکێ لەو خیانەتانە سیوێکی ئابە کە پارتی سیوێکی ئابە کە پارتی پەنای بردە بەر ڕژێمی بەعز کە ڕژێمی بەعز خۆی لەو کاتەدا 30 ساڵ بوو لە منلانەیەکی سیاسیدا بوو لەگەڵ کووردا کە جاتێکی گەورەی کورد بوو هەروەها ئەو کارە قەزەونانەی کە کردی بەرامبەر بە کورجینۆسایدکردنی کورد و کیمیابارانیکردنی هەڵەبجە بوو. هەتا ئێستاش دەستی دەرەکی دێنن بۆ هەر لە ناوخۆ نەبێت ئەوان نەبن ئایا دەتوانێت هیچ هێزێکی دەرەکی هیچ کەسێک هیچ شخصێک هیچ لایەنێک هیچ حکومەتێک بێت یعنی بێت سنوورت ببەزێنێت هەر لە داربڕینەوەت هەر لە ڕۆژنامە نووس کوشتن هەر سوکایەتیکردن مامۆستا ئاینی بە تاکی کورد ئێمە گەر هەر ئەو خیانەتە نییە بۆیە هەمووی دەچێتەوە هەر تاوانێک بکرێت ئیلا پشکی شێر بەر دەسەڵاتی کوردی دەکەوێت کە ئەوانە ئەو جوود بنەماڵەیە خیانەتەکانیان قوڵتر بۆتەوە هەروەها دەستی دەرەکی دێنن بە ڕاستیەکەی بۆ تێکدانی ناو خان و شیرازەی ناوماڵی کورد.